بەسەدان لە چەکدارانی هێزەکانی سووریای دیموکرات بارابەرایەتی کوردی ڕژاونەتە سەر شەقامەکانی ڕەقا واتە ئەو شوێنەی جاران پایتەختی دیفاکتۆی گروپی دەوڵەتی ئیسلامی بوو. چەکدارەکان سەرگەرمی پاسەوانیکردنن بۆ خۆپاراستن و ڕێگریکردن لە دژی هێرشێکی دیکەی گری لا شێواز بۆ سەریان. لە هێرشەکەی داعش کردێ سەر بنکەیەکی خۆجێیی ئاسایش لە شاری ڕەقا 6 کەس لە هێزەکانی سووریای دیموکرات کوژران. ئەمەش لەو دەمەی چەکدارانی داعش هەوڵی ئازادکردنی بەسەدان لە بەندکراوانی جیهادیەکانی سربەخۆیان دەدا. لە میانەی هێرشەکەی داعش ئەوەی 1 هەفتەی خایاند و بە ئامانجی ئازادکردنی بەندکراوانی داعش بوو بەسەدان کەس کوژران. بە دڵنیاییەوە خەڵک دەترسێت. ئێمە لە ژیانی خانەوادەکانمان دەترسین و هەروە لە سەلامەتی منداڵ و کەسوکار و لە هاوڕێکانمان دەترسین. ئەگەر داعش بگەڕێتەوە ئەوە دەبێتە کارەسات. هێزەکانی سووریای دیموکرات بە پشتیوانی ئەمریکا توانیان لە ساڵی 2017 لە ڕەقا شکست بە داعش بدەن. لەو شوێنەی گروپی داعش سیاسەتی تۆقاندنی بەکاردەهێنا و بە کۆمەڵ خەڵکی دەکوشت و هەروەها تاوانەکانی دیکەشی ئەنجام دەدات. بۆ هاوڵاتیانی ترسا و لە شاری ڕەقەی مەڵبەندی پێشووی داعش لە سووریا هێرشەکانی ئەم دواییانە و گەڕان بە دوای ملیتانانی داعش ترسی سەرهەڵدانەوەی جیهادیەکانی داعشی هێناوەتە ئاراوە. من دەترسم و ناتوانم ترسەکەم بشارمەوە. هەر کاتێک سەرباز دەبینم دەترسم و تەنانەت دەستم لە ترساندا دەلەرزێت. هێزەکانی سووریای دیموکرات بە پیادە و بە ماشێن و زرێپۆش پاسەوانی شەقامەکانی ڕەقە دەکەن وەک هەڵمەتێک ئەوەی هەفتەی ڕابردوو دەستی پێکرد بە بەرچاوی باوان کە لە دڵە ڕاوچێدان و هەروەها منداڵانی ترساوی شارەکە. هیوادارم لە ئاشتی و سەقامگیریدا بژین و پشت بەهێزدان ئێمە لە ماڵەکانماندا بە ئۆقرە و سەلامەتی دەژین. بەر لە شکستی داعش لە ڕووی لەشکریەوە لە ساڵی 2019 گروپی داعش خلافەتی ڕاگەیاندبوو کە پانتاییەکی بەرینی لە عێراق و سووریا لەخۆ گرت بوو. بەڵام لە دوای شکستی لەشکری داعش پێگەی چەسپیوی نەما. هەڵمەتی لەشکری تۆڵەسەدنەوە بۆ شەیدان لە ناوچەکانی ڕەقە و تەبقا دەستی پێکردووە هەروەها لە گوندەکانیان. ئەوەش بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی چالاکی شانەکانی گروپی داعشی تیرۆریستیە بەتایبەت دوای هێرشەکەی کردیانە سەر بنکەیەکی ئاسایش. دەسەڵاتداران لە ڕەقا ڕەوشی تەنگەتاویان ڕاگەیان دوای ئەوەی هێرشکرایە سەر بنکەیەکی ئاسایش و بازگەی پشکنینیان لە دەواازەکانی شارەکە دانا. لەو دەمەی جەنگی سووریا لە 12مین ساڵ ڕۆژی نزیک دەبێتەوە هاوڵاتیان لە گەڕانەوەی داعش دەترسن. وا دیارە کە میلیتانانی داعش پلانیان دانا بێت بۆ دەستگرتن بەسەر ئەم بەندیخانەیەدا بۆ ئەوەی پشێوی و بێسەروبەری بخڵقێنن. هەر بۆیە ئێمە دەستمان بەم گەڕان و پشکنینە بە دوای ئەو چەکدارانەدا کرد. هێرشەکەی ئەم دواییانەی داعش کردێ سەر بنکەیەکی ئاسایشی خۆجێیی لە شاری ڕەقا بە بەرچاوترین هێرشی ئەو چەکدارانەدا دەنرێت لە دوای هێرشەکەی مانگی یەکی ساڵی 2022 کردیانە سەر بەندیخانەی گوێران لە شاری حەسەکە ئەوەی لە ژێر قەڵەمڕەوی کورداندایە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.